لە خورماتوو ماوەی چەند ڕۆژەکە دەبێت زیاتر لە کاتژمێرێک بوەستیت لە سرەدا بۆ وەرگردنی 50 لتر بنزین بە پوسوولە لە ویزگا حکوومەکاندا. ئەمەش لە کاتێکدایە کارکردن بە پوسوولە لە تەواوی عراق نەماوە بۆ وەرگردنی بنزین جگە لە کەرکووک و خورماتوو داقۆق نەبێت. بۆیە هاوڵاتیان نیگەرانی دەردەبڕن لە قەیرانی بنزین کە لە خورماتوودا سەری هەڵداوە. الدوز عانت هواي من مشاكل، لا زالت تعاني من هاي المشاكل. خورماتوو قەیرانی زۆری هەیە، تا ئێستاش هەر بەدەستی قەیرانەوە دەناڵێنین. هیچ چاودێریەک نییە بۆ خزمەتگوزاریەکان، وەک دەبینن شەقامێکی باشمان نییە و ئێستا قەیرانی بنزینشی هاتوۆتە سەر. چوومە بنزینخانەیەک 40 خولەک لەسەری وەرگرتنی بنزین داوەستام و دەستم نەکەوت. ئیتر هاتم بۆ ئێرە. جگە لەوەش بە پسوڵە بنزینمان پێدەدرێت کە لە هەموو عێراقدا ئەو بڕیارە نەماوە. نازانم ئێمە سەر بەکوێین. نريد نعرف احنا مصير الدوز على اي جهه عايده. والله كاغا ام شرورة يعني ما وقفتي بليز بانزقي زور شاقوي سليمان حساو قلنا قلت بس يتر وقت تجار ومجال لوانيا ايشي لي بقعدوا بيجي اي فروشي بفروشي بيسين يعني بغاو يعني كركو قلنا لما تجار قالوا نيدن فيها اي شيء والله من يك ساعه دقيقه سياما وايش ضروري من شيء وثاني قرق ما بروم بولا الراجبه والله ئەوە ئیساگە تەقریبەن نام سعات 11 دەونی مە ئاوایتر ئەم چەند جارێ جوان نەبی يعني ئەم چەند جارێ يعني هاتین سرەمان نەیەگرت هەر والله عن قريب يعني قبل كان زين البنزين هاي ڕاستیدا پێشتر باش بوو، بەڵام ئەوە ماوەیەکە قەیرانی بنزین سەری هەڵداوە. سوپاستان دەکەین کە هاتوون بە دەنگمان و تاک و چارەسەر بۆ گرفتەکەمان بدۆزنەوە، چونکە تەنها خورماتوو قەیرانی بنزینی هەیە. منطقة الدوز هالشكل. لە بەدەداچوونی کورتساد نیوزدا لە خورماتوو بۆ قەیرانی بنزین بەڕێوەبەری ویزگەی بانزیخانە حکوومیەکان ئامادە نەبوون هیچ لێدوانێکی فەرمی بدەن. تەنهاوەیان پێڕاگەاندین دوو لە چاوی کامیرا لە ڕۆژانی داهاتوودا قەیرانی بنزین چارەسەر دەکەن لە قەزاکەدا. جگەلەوەی قەیرانی بنزین لە خورماتوو سەری هەڵداوە، خراپی کوالەتی بنزینیش خاوەن ئۆتۆمبیلەکانی تووشی گرفت کردووە، بە تایبەت زیانگەیاندن بە فیتپەمپی ئۆتۆمبیلەکانیان. لە کاتێکدا لە تەواوی عراق نەک قەیرانی بنزین نییە بەڵکو پوسولەش نییە، لە خورماتوویش بە پوسولەیشەوە لە کاتژمێر 11ەوە دەرگای بازیخانە بەڕووی شۆفێراندا داخراوە و بەڕێوەبەری ویزگەکەش ئامادە نییە لێرە هیچ لێدوانێک بدا و بە بیان و ئێوەی کە لە دەرەوەی شارە. کاروان حەبیب، کورتساد نیوز، خورماتوو.